کە وەک دەزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە و ئێستاش زۆرێک لە ڕۆژانە خەڵکێکی زۆر بۆ دەستەبەرکردنی ژیانێکی باشتر ڕوو لە وڵاتانی ترەکەن بەتایبەت وڵاتە ئەوروپیەکان کەمەش هەندێک جار ڕوبەڕووی ڕێکاری مەترسیداریان دەکاتەوە یاخودە و پێناوەدا بەداخەوە گیان لە دەستدەدەن ئێمە گفتوگوی زیاتر بڵێن یەک ئیزافە لە ئێستادا بە هۆکاری ئەو قەیرانی کە ڕوبەڕووی جیهان بە شێوەیەکی گشتی بۆتەوە ڕواشەڕی رووسیا و ئۆکراین ئەمە وای کردووە کە لە سەرانسەری جیهاندا ئامارەکان تایبەت بە پەنابەران لە هەڵکشاندا بن جا تایبەت بەم بابەتە گفتوگوی زیاتر ئەچینە لای ڕەنج پشدەری چالەگوان و ڕۆژنامەنووس کە ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپۆ لە یۆنانەوە لەگەڵمانە کاک ڕەنج سڵاوت لەبێت و بەیانیت باش بێت مەوێت لەوە دەست پێ بکەم دەستنیشانکردنی ڕۆژێک بۆ پەنابەران مەبەست لێی چی بووە و لەلایەن کێوە ئەم ڕۆژە دیاری کراوە ئەم کاتەی ئێوە بێنانیش باش لای ئێمە هەرچەند جەوەکەی زۆر گەرمە ماوەی چەند دقیقە چاوەڕێم کرد بەرحاڵ کێشەی کۆچبەران یاخۆت ڕۆژی کۆچبەران لەو کاتەوە دەستی پێکرد کە خەڵکی تر بووی لە شوێنێک تێدا ئارام بێت بە ئاسانی بشیت شوێنێکی سەقامگیر بێت ئیتر هەموو قەومەکان کورد یان عەرەب یان ئەفغانی هەر قەومێکشکە بێت بەردەوام ئێمە کۆچ دەکەین کێشەی کۆچیش ینی دەتوانم بڵم تاکە کێشەیەکە تا ئێستا وڵاتە ئەوروپیەکانیش ناتوانانی ڕێگە چارەیەکی بدانێن بزانن ئەم کۆچە هەتا کی بەردەوام دەبێت بەتایبەت ینی کێشەی کۆچبەران دەبینی مثلەن ساڵێک بۆ عێراقیەکان ڕوو لە ئەوروپا دەکەن ساڵێک ئەفغانیەکان ساڵێک ئێرانیەکان یعنی ئەم کێشە لە بەردەوام لە زیادبووندا نەگەوەی کە مثلەن چارەسەرێکی بۆ بکرێت خۆت کەم بکرێتەوە باش ئەوش بەهۆی وەیە کە باسم کرد خەڵک بە دوای شوێنێکی باشترا ئەگەڕێت بۆی کە تێیدا بژیت تێیدا سەقامگیر بێت کە دەستەبەری شوێنێ بکە بە ماڵ منداڵەکەی باشە کاک ڕەنج دیارە وەک ڕۆژنامەنووسی لە هەمان کاتا وەکو چالەکوانێکی پەنابەران لە ئێستادا وەک ئاشکرایە جنگی رووسای ئۆکراین وەروها و قەیرانانی کە لە جیهاندا سەریێڵداوە هۆکارێکن بۆ زیادبوونی هاوڵاتیان کۆچ بکەن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ئامارەکان ئەگەر بە شێوەیەک لە بەردەستا بێت یاخودە و بەدواداشونانەی تۆ کردوتە بۆم ساڵ دەتوانین بڵێن کە ژمارەی کۆچبەران ژمارەی پەنابەران لە بەرزبوونەوەدایە بەتەکید ئەو ئامارە تادێ لە بەرزبوونەوەدا بەتایبەتی سەر بخۆم من لە یۆنانم ئەگەر بێمە سەر ئاماری ئەو کۆچبەرانی کە لە وڵاتانی ئۆکرانیا ڕوولێرە دەکەن ئامارێکی تەواو لە بەردەستان نییە بۆ لەبەرەوەی تەنانەت یوئێنیش ئامادەنی ئەو ئامارە بڵاو کاتەوە بەڵام من ئەگەر بێمە سەر بابەتی کۆچبەرانی کورد یان خۆ قەومانێک کە لە ڕێگەی ئاوە ڕوو لە وڵاتانی یۆنان ئەوروپا دەکەن تەنها هەفتەی پێشوو ئەو ئامارەی کە لە بەدەستما زیاتر لە 30 بەلەم و یەخت هاتنە ئاو کە زیاتر لە 600 تا 650 کۆچبەری هەڵگرتووە یعنی تۆ حیساب کە گەل لە هەفتەیەکدا زیاتر لە 30 یەخت و بەلەم ڕێگەی ئاوی تورکیا بۆ یۆنان بۆ ئیتالیا بگرێتە بەر 600 کۆچبەر ڕێشێکی زۆرە جا بۆی ئەوان بەردەوام لە ڕێگە سیاسایەکدان بۆی ئەو قێرانە چارەسەرکەم بۆی ڕێژەی کۆچبەرانیش کەم بێتەوە بۆ ئەوروپا بەڵێ کاک ڕەنج تۆ وەک ڕۆژنامەنووسێک بۆ پێی کە بەردەوام بە دووەداچوونەکەیت بۆ ڕەوشی پەنابەران ڕەوشی پەنابەران دۆخی پەنابەران لە جەرەوە چۆن دەبینیت مەترسیەکان لەسەر ژیانیان لە شاستێکدایە ساڵانی پێش و کۆمەڵێک ڕێکخرا و دام و دەستگا هەبوون کە هاوکاری تەواوی کۆچبەران دەکەیت بەتایبەت ئەو وڵاتی من تێدام یۆنان کۆمەڵێک ڕێکخراو هەبوون کە سەر بە UN بوون مثلەن شوێنیان بۆ کۆچبەران دابین دەکرێت ینی تەنانەت خوێندنیشان بۆ دابەکرد شتێکی زۆر بەسیط من بۆت پێنمەوە کە ساڵی 2016 بە دوای خەڵکێکدا دەگەڕان زمانی کوردی باش بزانێت بۆی بیکەن بە مامۆستا لە ڕێکخراوەکان لە دەوری کۆرسیان دەکردەوە بۆ ئەو کوردانەی کە لە تەمەنی 6 ساڵی تا 8 ساڵی زمان شتیان ئازانی بۆی فێریان کەن ئەگەر سیرکەی بەهۆی ئەو کێشەی کۆچبەرانی ئۆکرانیا بۆ پۆڵندا ئۆکرانیا بۆ ئەوروپا ژیانی ئێمەی کۆچبەرانی سەخت کردو بۆ ئەوەندەی مەسەلەن هەوڵ دەدەن ڕێگە چارەیەک یانی هاوکاریەک بۆ کێشەی پەنابەرانی ئۆکران دابنێن کەمتر هاوکاری ئەو کۆچبەران دەکەن کە لە ڕێگای ئاوە دێن بۆ تورکیا یان خۆت بۆ یۆنان جاران ئەگە کۆچبەرێکی زۆریش لە ڕێگەی ئاو هاتبایە دانزانی کە تووشی کێشە بوون ئەوەندە زەختیان لەسەر نەدەکەن کە دیپۆرت تووشیان بکەنەوە یاخۆ دیپۆرتی وڵاتەکەی خۆیان بکەنەوە بەڵام ئێستا بۆ ئەوەی ژیانێکی باش بۆ ئەو ژن و منداڵ ئۆکرانیان لە وڵاتێکی وەکو یۆنان یان ئەوروپا دابینکەن کۆچبەران ڕەوانەی وڵاتێکی خۆیان دەکەنەوە یان بەشێکی زۆری ئەو کۆچبەرانەی کە چەند ساڵێک لە وێنان و لە ئەوروپان دەخەنە کەمپەداخراوەکان یان زەختێکیان لێ دەکەن کە مەسەن لەو ناوە دوورکەنەوە بەس بە ئەوی کە کێشە و مشاکلێک بۆ ئەو ژن و منداڵ ئۆکرانیا دروست نەبێت داتوانم بڵێم بەڕاستی بە شێوەیەکی گشتی ئێستا دۆخی کۆچبەرانی نەک تەنها کۆچبەری کورد تەواوی کۆچبەران لە ئەوروپا لە دۆخێکی سەختدایە
ینی مافی پەنابەتی کەم دەبرێت تۆ بۆ نمونە ئێستا پەنابەرێکی عراقیم ئەگەر بچمە هەر وڵاتێکی ئەوروپی داوای مافی پەنابەتی بکەم کە ئەزانی عراقیم کە زانانی خەڵکی هەرێمی کوردستانم ڕەفزم پێدات بێ ئەوەی کەیسەکەشم لێوە بگری ئەڵێت وڵاتەکەی تۆ سەقامگیرە شوێنەکەی تۆ ئارامە بگەرە وڵاتەکەی خۆت کاگڕنج هۆکاری ئەمە چیە کە باس لەوە کرێ پێشتردا بۆ هاوڵاتێکی ئۆکراین مافی پەنابەتی و مانەوە ڕەنگە ئاسانتر بێ هاوکاریەکان بۆی بە شێوەیەکی باشە بەڵام لامان کاتارەنگە کۆژبەر لە شوێنێکی دیکەوە ئەم هاوکاریانە نەکرێت هۆکاری ئەمە بۆ چێگرێتەوە لە کاتێکە هاوڵاتی هەر وڵاتێک بیت بۆ باشترکردنی ژیان ئاژیانێکی ئارام ڕوئەکەی تا هەر وڵاتێکی دیکە ئەمە وتەی ئەو ڕۆژنامە نووسە ئۆکرانە دێنمە باز دەکەم کە وەکو تێک باز لەوە دەکە دەڵێ خوێنی ئوکرانیەکان قورسترە یاخود گرانترە لە کۆچبەرێک کە لە وڵاتانی مەسەرەن میدڵ ئیسواتە ئاسیایی یاخود خواروی ئەوروپا دێنە سەرەوە دا دەبێت ئەمە هۆکارێک بکەوان پێیان وابێ ئێمە تەشبیه بێت قیمەتمان کەمترە لە کەسێکی ئوکرانی لە کەسێکی پۆڵەندی لە کەسێکی مەسەرەن نیوچە ئەوروپی کەوان مەسەن خۆیان بە وڵاتێکی ئەوروپی دەزانن یان خۆیان بە وڵاتێکی دیموکراسی و سەقامگیر دەزانن بۆیە دەتوانین بڵێن ئەمە هۆکارێکە ئەوان بەو شێوەیەکی دەنەوە بەڵێ کاگڕنج بابین باسیە و بابەتە بکەین کە کۆمەڵێک پەنابەر بڕیاردرا بوو کە لە بەنابەری بەریتانی ئەوانی کە لە بەریتانیان یاخود با بڵێن ڕەوانی ڕواندا بکرێن دوایین پێشاتەکان سەبارەت بەو کەیسە چییە بەو پێی کە بڕیار بوو چواردەیەم مانگە کۆمەڵێک پەنابەر ڕەوانی ڕواندا بکرێن بەڵام بڕیارەکە هەڵۆشایەوە هەڵۆشانەوەی و بڕیارە بۆ هەتا یاخود تەنها وماوەکی کاتی و چەند هۆکارێکە بوو کە نەنێردران ساڵی پاریش هەمان بابەت هوروشەندرا باسە لەوەکت کە کۆمەڵی کۆچبەر لە وڵاتی بەریتانیا ئەنێرن بۆ ئەلبانیا ئەوکێکی زۆر مەسەلەن چاوەڕی ئەوە بوو یاخود ترسا ینی ڕێژەی هاتنی زۆری پەنابەر مەسەلەن لە فەڕەنسا بۆ بەریتانیا کەمتر بوو جا ئەویاندان هەوێ بۆ کێشەی کۆچبەران تاوەکو بیانوێت چارەسەری کە مەجبورن کە مەسەلەن ئەگەر پارەیەکی زۆریش بدەن بەڵام شتێکی وا بڵاو بکەنەوە بەپێی ئەوەی کە سۆسیال میدیا دەورێکی باشی هەیە لە کۆمەلگای تەواوی ئەوروپا و دنیادا ئەوان شتێکی وا دەکەن کە مەسەلەن زیاتر کەمتر خەڵک ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکە بە تایبەت بەریتانیا تۆ سیر کە مەسەلەن چەند ساڵی پێشوو وڵاتانی وەکو بەریتانیا پارەیەکی زۆری سەرف کرد شەڕ و ئاژاوەیەکی لە وڵاتانی بەریتانیا لەگەڵ ئەوروپا کرد بەس بۆ ئەوەی کە مەسەلەن لە یەکێتی ئەوروپا بچێت دەرەوە تاوەکو نجاتی بێت لە قەیرانی کۆچبەرانی جۆرجی و بڵغاری و ڕۆمانی و ئەوان دانتوانی مەسەلەن بە ڤیزەیەک چەندی ساڵ لێ بمێن ئیشکەن ئێستا کە نەجاتیان بۆ لەو جۆرە قەومانە کە مەسەلەن نتوانن بە ڤیزەیەکی سێمانگی لێ بمێنەوە دایان هەوێت لە هەمان قەیرانی کۆچبەرانی عراقی ئەو قەومانە ڕزگاریان بێ بۆ مەبەستە مەجبورن کە هەموو ساڵێک بەرنامەیەکی ئاوا بێنە پێش ئەگەر بەریتانیا من بەپێی پێشبینی خۆم وەکو چالاکەوانێک لە چالاکانیش کرد ئەگەر بەریتانیا دەسەڵاتی ئەوەی هەبێت کۆچبەرێک لە بەریتانیا بنێت بۆ ئەفریقا بۆ نانێتەوە وڵاتەکەی خۆی کە ئاسانتریشە و هیچ ڕێکخراوێکی داموزگایەکی ئەوروپی تەنان لە بەریتانیاش کۆک نییە لەسەرەوەی کۆچبەرێک لە وڵاتێکی وەکو بەریتانیا بنێ دەرێ بۆ ئەفریقا دەوترێت مەسەن بۆ نانێتەوە وڵاتەکەی خۆی بۆ ئیلا ئەفریقا باشە کاکڕنج دیارە بابەتێک لە ئێستادا با بڵێن ئەو ڕێکخراوانەی کە لە ڕابردوودا پشگیری پەنابەرەکانیانە کرد ڕێکخراوە ناوخۆیەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە کۆمەک و هاوکاریان بۆ پەنابەر هەبوو لە ئێستادا هاوکاریەکانی ئەو ڕێکخراوانە بە شێوەیەکی گشتی واروەها لایەنە پەیوەندیدارەکان لە چه ئاستێکدایە وەکو پێشتریش باسم کرد دوای ساڵی 2019 کە توانین بڵێن ڤایرۆسی کۆرۆنا یاخود نەخۆشی کۆرۆنا پەرەی سند و بڵاو بووە بە تایبەت ئەو ڕێکخرا و دامەزگانەی کە لە وڵاتی یۆنان هەبوون من لە وڵاتی یۆنان بۆ هەموو شەبەن و نەدێنمەوە لەبەرەوەی وڵاتێکی سەرەکیە زۆرترین کۆچبەر لێدا کۆ دەبێتەوە زۆرترین دام و دەستگا و ڕێکخراویش کە لەسەر کۆچبەران ئیش دەکات دێن بە وڵاتە ساڵی 2019 بۆ 2020 هەرچی ڕێکخرا و دام و دەستگای کۆچبەران هەبوو لە وڵاتی یۆنان دەستیان هەڵگرت و ڕاکردەوە بە وڵاتەکەی خۆیان یعنی لە وڵاتێکی وەکو یۆنان کە ئێستا ساڵانە بە هەزاران کۆچبەر ڕووی تێدەکات تاکە شوێنێک کە هاوکاری و کۆچبەرانە کە بەلەدیە بەلەدێش بەس لە توانایدا هەیە کە مانگانە 150 یۆرۆ یاخود کەمپێک دابین کات کە 6 مانگ مافی مانەوە بۆ کۆچبەرە بدات دوای ئەو 6 مانگیان دەبکێتە سەرجادا یان دەبگەڕێتەوە وڵاتەکەی خۆی یان دەبێت بە قاچاق ئەو ڕێگایە بگرێتە بەر و یعنی تر دەبێتە قوربانیان دەگاتە شوێنی خۆی دا بەڕاستی ینی بەڵێ کاگڕنج کارکردنی لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت لەسەر پرسی پەنابەران لە چه ئاستێکدا دەبینیت پێت وایە بە شێوەیەکی پێویست کاری بۆ کردووە سەرەکەت حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی یۆنان بەگشتی حکوومەت بەداخەوە منەوە قسەی دەکەم وەکو چالاکەوانێ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی عێراق ئیشێکی وان نەکردو بۆ خەڵکە بۆ ئەو ڕێژە زۆرەی کۆچبەران کە لە عێراقەوە لە کوردستانەوە
دێن بە ئەوروپا کەمتر بێتەوە یعنی تۆ سیرکە ئەتوانم بڵێم لە نێو هەرێمی کوردستان یاخود لە عێراق تاکە میلەتین ئەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمە پار تۆ سیر کە چ ڕێژەیەکی زۆری کۆچبەری کورد ساڵان ڕێگا دەگرێتە بەریانی ڕۆژانە لە وڵاتانی یۆنان ئەوروپا دریژنە پێک دێت قسە دەکرد لە کۆمەڵێک چالاکەوان ڕۆژنامەنووس کۆ دەکەنەوە دانێت پرسپە و بابەتە بکەن بۆ نمونە ئێمە چەند چالاکوانێکی کوردین بانگەشت دەکرێن سەرمە دەکرێت باشە لەنێو عێراق یاخود لە هەرێمی کوردستان کێشەی داعش نەماوە کوشتن و بڕین نەماوە بۆچی ئەو ڕێژە زۆرەی کۆچبەر ڕوو لە ئەوروپا دەکات بۆچی دێت ینی هەموو بابەتەکە دێتە سەر ئەوەی کە قەیرانێک هەیە ئەو خەڵکە تێی کەوتووە خەڵک ئەمین نیە لەوەی کە معاشی مانگی داهاتوی پێ ئەدرێ ئەمین نیە لەوەی کە ژیانێکی بۆ دابین دەکرێت ئەمین نیە لەوەی کە مستەقبەلی منداڵەکەی هەبێ ئەمین نیە لەوەی کە دوای 16 ساڵ خوێنەر تەواو دەکات لە شوێنێک دابمەزرێت حکوومەتانی ئەوروپاش ینی دەتوانم بڵێم بەڕاستی ئەوانش کەمتەر خەمن یانی تۆ سیر کە ساڵانە ئەو کۆچبەرانە کە لە ڕێگای ئاوی تورکیا بۆ یۆنان یاخود بۆ تورکیا بۆ ئیتالیا ڕێگە دەبڕن ماوەی 8 کاتژمێر 10 کاتژمێر تا تەریوای 20 کاتژمێری ناو ئەو ئاوەدا گیر دەخۆن وەکو پێویست ناچن بەهانایانە وەکو پێویست هاوکاری ناکرێن زۆر جار کە ئێمە وەکو چالاکەوانێک تەلەفۆنیان بۆ دەکەین دەڵێن کۆمەڵە کۆچبەر لەناو ئاودان پێویستیان بە هاوکاریە تحقیقمان لەگەڵ دەکەن چەندین جان باگەشت دەکرێن تۆ چی ئەوان بۆچی هاوکاران دەکەی بۆچی تەلەفۆن دەکەین وا لێ دەکات کە ترسل لێ بنیشێ بەسیترین شت کە من وەکو نمونەیەک بەسی دێنمەوە دوێنێ دوو یەخت لەناو ئاودا بوون یەکێکیان 108 کەسی هەڵگرت بوو یەکیان 56 کەسی هەڵگرت بوو یعنی ئەو 108 کەسە لەناو ئەو یەختەدا بوون هیچ کێشەیەکی نەبوو یەختەکە تەنها ماتۆکەی تێکچوو بەس لەبەر ئەوەی ماوەی زیاتر لە 10 کاتژمێر لە ئاودا چاوەڕیان کرد 4 کەس بەهۆی ئەو شەپۆلەیە کە دروست بوو کەوتنە ئاوەکەوە تا ئێستاش بێسەر و شوێنن حکوومەتی یۆنانیش خۆی لێبەری دەکات ئەڵێ ئاگادار نین کە ئایا ئەم 4 کۆچبەر ناو ئاوەدا بوون یان نا تۆ وەرە 8 کاتژمێر تا 10 کاتژمێر ناو ئاودا چاوەڕیان کردو بەس بەهۆی شەپۆلێک و 4 کەس کەوتن ناو ئاوە ئامادە نیە ئەو بەرپرسیارەتە هەڵبگرێت بەڵێ زۆر سپاس ڕەنج پشدەری ڕۆژنامەنووس و چالەگوانی بواری پەنابەران سپاس کە لەگەڵ ئێمە ئامادە بوویت.